کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاوەڕ لە خزمەتانداین و بەشێکی تر لەم بەرنامەیە پێشکەشیەوەی ئازیزەکەین. هەروەکە ئاگادارن و لە هەواڵەکانیش بیستوتانە و بینیوتانە شەڕی ڕۆمادیە و دژ بە چەکدارانی داعش دەستی پێ کردووە. داعش دەستی بە تەواوی بەسەر شاری ڕۆمادیا گرتووە و هەر بە پێچوانێ ئەوەش کە پێشتر باسی ئەویان کرد بوو نابێ هەشتی شعبی بەشداری لەو شەڕە بکات، بەڵام حەیدەر عەبادی بڕیاری خۆیدا لەگەڵ مالکی و هێزەکانی هەشتی شعبیش بەشداریان لەو شەڕە کردووە و بۆیە حەزمان کرد تۆزێ لەسەر ئەم تەوەرە باس بکەین بە میواندارەتی بەڕێز کاک ئیبراهیمی محەممەدی یان ئیبراهیم مینەشەم بەخێربێن بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاس دەکەم، سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستیش کاک فازڵ. کاک ئیبراهیم ئەم بەشداری هەشتی شعبی لە شەڕی ڕۆمادیە ئێوە چۆن هەڵێسەنگێنن؟ بەشداری هەشتی شعبی لە شەڕی ڕۆمادیدا تەبیعەتەن بەشێکی دەگەڕێتەوە سەر سیاسەتەکانی ئێران و دەغالەتی ئێران لەم شەڕەدا و هەروەها بە نەزەری من کەمێکشی دەگەڕێتەوە سەر مەسەلەی شیعە و سوننە و ئیسلامی سیاسی بە نەزەری من. چۆن بۆیە چیت کە هەستەکەی دەستی ئێرانی تێدایەوە ئێران هانیە و بابەتە دەدات؟ ئێران هاتنی داعش بۆ منتیقەوە شەڕ لە منتیقەدا بەشێک بە مەترسی لە سەرخۆشی دەزانی بە تەوری واقع، چون ئێران حکومەتێکی شیعەی سیاسیە بە تەوری واقع و شەڕەکەش کەوتەتە منتیقە و شەڕ تقریبا ناوەساوی لە دەکرێت شەڕی سوننە و شیعەیە و لە حینی حاڵدا توندڕەوانی ئیسلامی بەناوی داعش ئێرانیش دەهێوێت ئەم شەڕە بکە و لە حینی حاڵیشدا دەزوەردا لە ئێران و حکومەتێکی شیعەی لە نەوحی خۆشی لە ئێران لە عێراقدا قەیب بکات. باشە ئائیستا کە ئەبینین سنووری پارێزگای ئەمبار بە مرکزیەتی ڕۆمادیە لەگەڵ وڵاتی ئوردون و وڵاتی عەرەبستانەوە بە شێوازێکیش خەریکن ئەو هێزانەی داعش بەرەو سنوورەکانی عەرەبستان نزیکە بنەوە. چۆن هەستی پێکرێت کە ئەمە دەستی ئێرانی تێدایە؟ ئایا بە قازانجی ئێرانە ئەگەر داعش دوور ببنەوە لە سنوورەکانی عەرەبستان؟ بەڵێ تەبیعەتەن حەزم کردی، چونکە داعش خەتەرێکە بۆ سەر ئێرانیش بە تەوری واقع و خەتەرێکە بۆ سەر کولی شیعەکانی منتەقە بە تەوری واقع و ئەم منتەقەیە وەکو منتەقەی ئەمبار منتەقەیەکی استراتێژیکە، هەروەکو خۆشت باست کرد مەرزە لەگەڵ ئوردون و سووریا و سێگۆشەیەکی باشە بۆ ئەوان لەلایەکەوە. لایەکی کەشەوەیەک لە گەورەترین پارێزگایەکانی عێراق بە تەوری واقع و لە حین حاڵدا لایەکی کەشەوە کاتی خۆی حکومەتی عێراق بە تەوافقدا مەزراوە، حمباریش خۆی کولەن سوننەیە و کەم تەوەجوی دەوڵەتی عێراق بە سوننەکان و مشکلاتێک لە بینی سوننەکان و شیعەکاندا کە وجودی بۆ لە توولی حمری ئەم حکومەتەدا و بۆیە ئەم شەڕە دەکێشرێت بۆ ئەمبار و ئێرانیش پێش خۆشە لەسەنداوە لەلایەکەوە شەڕ لەگەڵ سوننە دەکات و لەلایەکی کەشەوە شەڕەکە دوور دەخاتەوە لە مەرزی ئێران و لە خۆی. ئاماژەت بە خاڵێک کرد، حەزم کرد لەسەرەوەشە تۆزێک ورد ببینەوە. هەر سەرەتای دامەزراندنی ئەم حکوومەتە نوێی عێراق دوای بەحس بەڕێکەوتن بووە و هەموو شتەکان نە بە زۆری ناکرێت و نە بە شتی تر، بەڵکو ئەبێ حتمما تەوافق بکرێت لەسەری و لە پێشیشدا هەم سەرۆک عەشیرەتەکانی ئەو ناوچەی ئوستانی ئەمبار و سوننەکان بەگشتی و ئەو بەرپرسانەیان و بەتایبەتی پارێزگاری ئەمبار لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق زۆر باسی ئەوەیان کرد کە ئەبێ هەشتی شعبی بەشداری لەم شەڕە نەکات و ئەگەر بیکە شەڕی عەشیرەیی و شەڕی مەزهەبی لێکەوێتەوە، شیعە و سوننی لە بەرامبەر یەکتر ئەوەستن یا لەوانەیە وەها شتێکی لێ بکەوێتەوە. بەڵام مالکی و عەبادیش، مالکی وەکو یەکێک لە دەسەڵاتدارانی عێراق بە هەرحاڵ جێگری سەر و کۆمارە، بڕیاری خۆیانیاندا و هەشتی شعبیشیان نارد. ئایا چی ئەگەیەنێ ئەمە؟ چ پەیامێکی تێدایە کە گوێڕایەڵی کەسەکانی خۆیان نین؟ وەڵا پەیامەکە زۆر ڕۆشنە بە نەزەری من. حکوومەتی عێراق هەروەکو خۆشت باست کرد پێکاتەکەی لە سێ میلەتەوە دەتوانم بڵێمیان لە سێ بەشەوە پێکات و بە تەوافق بوو و تەوافقەشەوە بوو کە هیچێکیان نەخرێنە پەرایەزەوە، مەسەلەن نە کورد نە سوننە و شیعەش کە بۆ خۆی حاکم بوو. بەڵام تا ئەو جگایە کە
بیندراوە لە تووری ئەو ماوەیەدا وە تایبەتەن بە دوای هاتنی داعش و شەڕی داعش سونەکان زۆر خراوێنە پەراوێزەوە ینی ئەو قەول و قەرارەکە بوویان بە تەوافق بێ کە هەمویان بەرژەوەندەکانیان تێدا ببیندرێتەوە لەو حکوومەتەدا بەڵام حکوومەتی مالیکی پێشتر زۆرتر و دوازاریش وردەوە دیار عیبادیش خەریکەوە پەیڕەو دەکا سونەکان دەخرێنە پاشگوێ هەر بۆیە ئەگەرنا داعش ئەو هێزە بەقەوەتە گەورەیە نەبوو کە ئاوا بە ئاسانی پارێزگایەکی وەکو مووسڵ و ئەمبار و نازان فەلوزە و کۆکە داگیر بکات بە تەوری واقع بەڵام واقعەتەکەیەوە بوو کە سونەکانیش تا حەدێک کەمیژنا زۆر بە نەزەری من هاوکاری داعش بوون بۆ هێنانی داعش و هەروەها پشتگیری داعش و شەڕنەکردن لەگەڵ داعش ممکنە هێندێک لە عەشیرەتە سونەکان هاوکاری دەوڵەتیان کردوێ بەڵام کەم بوو بەرچاو نەبووە هەر بۆیە داعش دەتوانی هەموو منتیقانە داگیر بکات بە نەزەری من هاوکات لەگەڵ ئەم شەڕێی کە لە ڕۆمادی دروست بووە و بەشداری حەشتی شعبی لە ڕۆمادیە لە ئەو شەڕێی کە دژ بە داعشەکەن وەزیری بەرگری ئێرانیش هاتو سەردانی وەزیر بەرگری جمهوری ئیسلامی سەردانی عێراقی کردووە هەر لە سەرەوە گەر حسابیکەن لەگەڵ سەرۆک کۆمار و دوایەوە لەگەڵ سەرۆک وەزیران لەگەڵ سەرۆکی پارلەمان لەگەڵ وەزیری ناوخۆ وەزیری دەرەوەی عێراق و هەروەها لەگەڵ کۆمیسیۆنی ئەمنیەتی نیشتمانی عێراق کۆبوونەوە ئەکات ئەمە چ پەیامێکە گەیەنێ کە وەزیرێک لە وڵاتێکی تر دێت و لەگەڵ ئەو هەموو بەرپرسە کۆبوونەوە ئەکات ئایا ئاسایی ئەمە؟ نەخێمە ئاسایی نییە ڕۆکو حەزم کردی ئەوڵە نێران خۆی تەجروبەی هەیە لە سەرکوتکردنی خەڵک بە تەوری واقع و دروستکردنی کاتی خۆی لە ئێران دوای هاتنە سەرکاری جەمهوری ئیسلامی بەسیج هێزی بەسیج لە ئێراندا و هێنانی بۆ مەیدانەکانی شەڕ و شەڕی کورد و شەڕی ئێران و عێراق و زۆر تەجروبەی دیکە و ئێستا دەغالەتی لە ئێمن و هەروەها دەغالەتی لە فەلەستین و لە لوبنان و منتقەدا بە تەوری کولی دەوێت ئەم تەجروبەیە لە عێراقش تەبیعەتەن وەکو کردوێت تاسا دەستی پێکردەوە پێشتر قاسمی سلێمانی و ئێستاش هاتنی وەزیری بەرگری و دەغالەتی مستەقیمی و حتا بە نەزەری من پێکهاتەی هەشتی شعبیش بە تەجروبەی ئێران و دەستێرانی تێدایە بە تەوری واقع ئەوەش چەند هەدەفی هەیە هەدەفەکە وەکو پێشتا باسمان کرد یەکێک لەوانە شەڕە لەگەڵ داعش و کەم تا کورتشی لەگەڵ سونە بە تەوری واقع و دوورخستنەوەی شەڕی داعش لە خۆیان و لە حینی حاڵیشدا هێنانە ژێر ڕکێف و دەسەڵاتی خۆیان لەلایەن ئێرانەوە هەشتی شعبی و دروستکردنی هەشتی شعبی و شەڕ لەگەڵ هەدەفەکانی خۆیان و بۆ قەویکردنی پێگەی خۆیان لە ناو هەشتی شعبی و حکومەتی عێراقدا بە تەوری کردی بۆیە کاریگەریان هەیە و تەسیریان هەیە لەسەر پێشتر لەسەر مالیکی کە زۆرتر ڕووی خۆیان بوو بە تەوری واقع و دوازاریش لەسەر حەبادی و گەورەکردنەوە یا زۆرتر اختلافی لەگەڵ سونە و لەگەڵ کوردیش هەست دەکەیت جۆرە لێکچوونێک لە نێوان حەشتی شعبی و سوپای پاسدارانی ئێران یان بەسیج کە سەرەتاکانی ئینقلابی ئێران بە مەبەستێکی تر دامەزرا و دوای ئاراستەکەی گۆڕەیە هەست دەکەی جۆرە لێکچوونێک هەیە؟ ئەگەر بەڵام بەڕاستی هەروەکێک دەسن ینی هیچ جیاوازیەک ئێستا لە هەشتی شعبی و لە کاتی خۆی دروستکردنی بەسیج و سوپای پاسداران جیاوازێک نابینم کاتی خۆشی دوای قیام هەرو کاتە هەر زۆر زوو ینی کە هەستیان پێکرد کورد ئازادی دەوێت کورد خەریکە شتێک جیاواز لەوان دەڵێ کورد خەریکە حاکمیەتی شۆڕایی و خەڵکی پیادە دەکات لە کوردستان و دیفاع لە ئازادیەکان و لە بەرابەریەکان دەکات هەر فەورەن سوپای پاسدارانیان دروست کردو و بەدواشیدا بەسیجیان دروست کرد و هێناشیانە سەر خەڵکی کوردستان هەمووتان ئاگادارن و ئەگەر تاریخ چاو لێ بکەین کاتی خۆی لە دەورانی 1950 ئەوانە شەڕەشی گەوران لەگە خەڵکی کورد کرد خەڵکیان هەدام کرد کوشتیان بڕیان بەسیجیان هێنا دوازار لە شەڕی ئێران و عێراقیش وەسەر مەیدانی مینیان دەپەڕاند بە قەولی خۆیان کلیلی بەهەشتیان دابوونێ بە قسە لەسەرەوە کە ئێوە دەچنە بەهەشت و ئەمانە هەموو کافرن و دایان کوژن و شتی ئاوایان ئیسفادە لێکردن وەرێ ساش کە دەیبینی تقریبان هەشتێکی ئاوا لە عێراق لەگەڵ شەڕی داعش و ئەوانش بەڕێوە دەبن بۆ ئێم پێم ما بڵێ هەر یەک سیاسەتە و هەر یەک بۆچوونە بەڵام ڕەنگە ئێستا شێوەکەی جۆرە فەرق بکات لەگەڵەوەتە کاک ئیبراهیم
ناڵێم ڕێکاوڕێک ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بوو وەکو ئەمەی هەرێمی کوردستانە بەڵام جۆرێک خۆبەڕێوەبردنێک لە سەرەتاکانی ئینقلابی ئێران لە ئینقلابی خەڵکانی ئێران ساڵەکانی سەرەتایی هەبوو لە کوردستانە کە کۆمەڵ و دموکرات بەڕێوەیانە برد لەم ڕادەیە نەبوو بەڵام ئیستا من ئەو لەفزەی یەکێک لەو بەرپرسانەی هەرێمی کوردستان بەکاری نایەنم بەڵام بە جۆرێک ئاماژە بەوەکەن کە لەوانەیە پەیوەندی بە ئێمەوە نەبێ ینی پەیوەندی بە باشووری کوردستانەوە نەبێ ئەم دەستێوەردانانە یا ئەم بەهێزبوونەی هەشتی شعبی بەڵام ئەگەر قیاسێکی بکەن هەر سەرەتاکانی ئینقلابی ئێرانیش سوپای پاسەرانیش هەروە بوو کە ئیستا بووە بەو زلهێزە لە ئێراندا کە لە بەشی ئابووری لە بەشی نظامی لە بەشی سیاسی لە هەموو شتێک دەستێوەردان دەکات و دەسەڵاتی هەیە ئایا ناکرێ ئەمانیش ئەو ترسیان هەبێ کە هەشتی شعبی لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان هەروە زلهێز ببێت و تەنانەت بتوانێت دەستی خۆی بەسەر کوردستانیشە بەهاوێژێ کاک فازڵ ئێمە گەبگەڕێنەوە بۆ سەر ئەو کات یعنی ئەو کات کە تۆش باست کرد دەورانی 50 دوای قایمی 50وانە ئێمە تەجروبەمان هەیە لەوە بە تەوری واقع سوپای پاسداران کە دروست بوو لەوەڵەوە خۆ تازە دروست بوو زەعیف بوو ئەرتەشی زمانی شاه هەبوو ئەو کات بەڵام هەر فەورەن ینی کە دروست بوو بۆی کە کاریان پێ بوو دەیانزانی کە دەبێت خەڵکی پێسەرکردکن بە تەوری واقع زاتەن هەر خەڵکی کورد نا بەڵام تایبەتەن خەڵکی کورد زۆر بەهێزیان کرد بەڵێ لەباری دەسەڵاتەوە لە بواری اقتصادەوە نازانم هەموو دەسەڵاتێکیاندا هەموو کارخانە و نازانم شوێنەقەوەیەکانیان دژێر اختیاری سوپای پاسدارانە و حتا دەستیان دە اختیار سوپای پاسداران سوپای پاسداران دەسەڵاتی سەرەکی بەدەستەوە گر نەک ئەرتەش و بۆیە من ئەوم باس کرد لە کوردستانی ئێرانیش بڵێ بۆ ماوەی هەسەن ماوەیەکی زۆر کورد بوو کە من دەفریان نەکەوتین یان نەمانتوانی یان نەگەیشتین بەڵام بەتەوری واکە هەر بەم شێوە کە ئێستا لە کوردستانی عێراق بۆ چەند مانگێکیش بێت لە کوردستانی ئێرانیەوە پیادە کرا کاکە لە شاری سنە شۆڕایەکان دامەزران بنکەی مەحەلی دامەزران باسی حاکمیەت کرا باسی ئازادی کرا باسی دەغالەتی ژن کرا لە مبارزە و لە سیاست و لە دەوڵەتدا بەڵام بەداخەوە زۆر زوو سەرکوت کرا و هێرشی کرا سەرێ بە هەموو قوتی خۆی و خەڵق قەتڵ حام کرا و بۆیە بەڵێ ئەو مەترسیە ئەگە ئەوە چاو لێ بکەین یانە تۆزە بگەڕێنەوە بۆ ئەم تەجروبەی کاتی خۆی دوای 57 لێرەش ئەو مەترسی هەرحین بۆ کوردیشەیە هەشتی شعبی خۆ دیمان لە منتقەی کەرکووکەوانە هاتن هێندێک منتقەیان داگیر کە تا ڕوبڕۆی ماڵی خەڵکیان کرد خەریک بوو لەگەڵ پێشمەرگە تووشی اختلاف دەبوون پێشمەرگیان گرت چەند جار و بەڵێ من پێم وایە ئەگەر دەسەڵاتیان بێ و ئەو قوزرەتەی کە سوپای پاسداران بەدەستیەوە گرت لێرە هەشتی شعبی بەدەستیەوە بگری ئەم پێم وایە زۆر خەتەرناکتریشن لە سوپای پاسداران بە نەزەری من هەر یەک قۆماشن بە قەولی کوردی دەڵێ چۆنە ئەمریکا بەدەنگەوە نایەت لە سەرەتاکانە بۆ شەڕەکەی تکریت هاتە دەنگ و وتی من یارمەتی سوپای عێراق ناکەم ئەگەر هەشتی شعبی بێت ئیستا خەریکە یارمەتی لە ناوچەی ڕۆمادی ئەکات ئایا من لە بەرنامێکی پێشتریش باسی ئەومان کردوتمان لەوانەیە ئەمریکا ئۆکەی دابێ بە ئێران بڵێ من کارم بە تۆ نییە ئەتوانی هلالی شیعی خۆت گەورە بکەیتەوە بەڵام بە شەرتێک لەسەر ڕێکەوتنی ناوکی دەنگ بە ئێمە بدەیت و ئەو خاڵانەی کە ئێمە وتمانە جێبەجێ بکەیت ئایا هەستەکرێت بێدەنگیەک خەریکە کا بەرامبەر بە دەساویشتنی ئێران بۆ وڵاتانی دەوروبەر بە نەزەری من کەمێک ئەوە دەتوانی ببیندرێ بەڵام یەکشتی دیکەم احتمالەن چاوەڕوانی لێ بکرێویژەوەیە کە ئەمریکاش ڕەنگە ئەوە ببینیت احتمالی دابەشبوونی عێراق بەسێ هەرێمی کورد و سونە و شیعەدا هەیە بۆیە شیعە ئێستا ئەم دەسەڵاتە گەورەیە قوزرەت و هێزە نیزامیەی نییە کە بتوانی هەم کوردستان کە بڵێن بە خاکی خۆی دەزانی یا بە عێراق دەزانی مخالفی جیابوونەوە سەر بەخۆی کوردستانە و هەم منتقەی سونە بێ خۆی دەزانی و مخالفی دروستکردنی هەرێمێکی سونەشە بە تەوری واقع بەڵام ئەم پێم وابێ ئەمە احتمالەن هەر ببێت چونکە هیچیان بە وەعزەی ئێستاوە کە هەیە نا شیعە و نە سونە ناتوان هەموو عێراق بەڕێوە بەرن ئەوە مشکلەیەکی سادە نییە بە نەزەری من بەڵام بەهەرحاڵەوە لەگدانەوە پرۆژە زیاتری دەوێت کە ڕەنگە من ئێستا زۆر لەوبارەوە زۆر شتەکان وانەک نەبێ بەڵام بە تەوری واقع چاوەڕوانی لەوە دەکرێتەوە مەترسیەش هەیە بۆیە پێم وایە ئەمریکاش ڕەنگە ئجازە نەدا بەغدایە شوێنێک بگیرێت بەڵام ڕەنگە زۆریش حەزایب شتەکەوانێک نەکات زۆر بخاتە سەرشانی خۆیان زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆیە بۆ دەستان خۆش بن سپاس لێوەش کە هاوڕێمان بوون
هەتا کاتێکی تر و بەنامەیەکی تر لە ئاوەڕ کە دێنە خزمەتتان هەر شاد بن.